سەبارەت بە یاری شەترەنج بینیمان فێرخوازێکی زۆر هەیە لە ئەو یاخود بڵێن یانەی شەترەنجی خانزاد. جا ئەمڕۆ ئێمە میوانداری دکتۆر دڵزار حەمەساڵەحمان کردو کە سەرۆکی یانەکەیە و شەترەنجێکی شێناوە بۆ ناو ستۆدیۆ بەجەم یاریکردن و یاری شەترەنجەوە لەناوان من و ئەوە هەندێک قساکەین و باسی یاری شەترەنج و هەم یانەکەشەکەین و هەم ئەو فێرخوازانەی کە ئێستا حەزیان بە یاریکردنەکەیە. دکتۆر بەخێر بەیبانێکی باش بۆ بەیانیتان باش، زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. پێشەوەی دەست پێ بکەین پێم خۆشە مێژوویەکی کورتمان لەسەر یاری شەترەنج بۆ باس بکەی لە چیەوە هاتووە کێنەوانەی یەکەم جار ئەم یاریان داهێنەوە. بڵێ خۆی مێژوەکەی سەرچاوی جۆرا و جۆری هەیە، بە زیاترینی دەگەڕێنێتەوە لە بۆ وڵاتی هیند ئەو کاتی کە مەلیکەکە بووە حەزی لە چەند یاریەکە بووە لەوێن دەرێ زیاتر سەری هەڵدایە، دوایە وردە وردە بڵاو بوویتەوە لە بۆ وڵاتانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و برە و وڵاتانی ئەوروپاش ڕۆیشتیا. دوای ئەوە کە چەند یاسایەکی لە بۆ دانرایە تەتەوڕی کردیا، بەس ئەوی خۆی جێگەی خۆشحاڵیە ئێمە وەک یانێ شەترەنجی خانزاد لە 4 سێ 1998 دامەزرایە بەهۆی هەبوونی ژمارەیەکی زۆری یاریزانانی یاری شەترەنج، ناوبژیوانانی شەترەنج، ڕاهێنەرانی شەترەنج لە شاری هەولێر بە تایبەتی و دەستکەوتی مێژووی گەورەیان هەبووە لەسەر ئاستی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبی و بگرە وڵاتانی جیهان. ئەوە بوو لە ڕۆژی لەدایک بوونی بارزای نەمر ئەو یادەیە دامەزرا هۆیەکەشی هەڵبژاردننی ئەو ڕۆژە لە بەرەوەی بووە کە بارزای نەمر شارەزایەکی باشی هەبووە لە یاری شەترەنج، هەروەها بە هەمان شێوە لە بنەماڵەکەیان چەندین کەسایەتی کە حەز و خولیای ئارەزووی باشیان هەیە لە بۆ یاری شەترەنج، هەروەها یاریزانی باشن لێ هاتوون لە یاریکردن. کەواتە پاڵەوانێتیەکان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشە؟ ئەنجامەکان و پاڵەوانێتەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری هەولێر لە ئاستێکی بەرزدایە. یانی شەترەنجی خانزاد ئێستا لە سێ لە باشترین یانەکانی سەر وڵاتانی عەرەبی هەژمار دەکرێت و کار و چالاکیەکانی لەلایەن یەکێتی شەترەنجی عێراقیەوە بە گەورە و بە ژمارەیەکی گەورە سەیر دەکرێت و هەموو کار و چالاکیەکان یانە شەترەنجی خانزاد تۆمار کراوە لە یەکێتی شەترەنجی نێودەوڵەتی و باوەڕپێکراوە کە پێی دەگوترێ فیدا. بەهۆی ئەوەی ئەو ئەنجامانە و ئەو ڕێخستنە تۆکمانەی کە یانی شەترەنجی خانزاد ئەنجامیان دەدا. سەرکەوتوو بن. جا دکتۆر من حەزەکەم دەست بکەین بە یاریەک، هەرچەنە من یاریزانێکی باش نیم، بەڵام هەر شتێکی لێ زانم لەگەڵ یاریکردنەکەمان دواتریش پرسیاری ترەکەین. جا سپیەکانیش لای خۆداناوە بۆ یەکسەر خۆ دەست پێ بکەین؟ دەکرێت تو سپیەکان ناکێشەنیە باتۆ بێ فەرموو. باشە دکتۆر، یاری شەترەنج وەرزشە یان یاریە؟ هەردووکە، هەم وەرزشە هەم یاریە. لە بۆرەوەی کە وەرزشە کە هەردوو وەرزشەکەی بە جەستە دەکا، هەم جەستەیی هەم مێشک. یاری شەترەنج تاکە یاریە کە هەردوو لای مێشک بە ئیش دەخاتن. یاریەکانی کە تەنها یەک لا بە ئیش دەخەن، هەندێک زانستەکان هەندێک یەک لا بە ئیش دەخەن و لەبەر ئەوەشە کە بە خەڵک هان دەدرێتن کە هەم لە منداڵیەوە فێرە یاری شەترەنج بن و هەم بەردەوام بن و پەیوەندی بە تەمەنەوە نیە ئەچوو لە تەمەنێک فێڵ دەبی، دەکرێتن لە تەمەنی گەورەش فێر ببی و زۆر گرینگە لە بۆ ئانەی کە تەمەنیان لە سوروی 56 ساڵ و ئانەیە کە یاری شەترەنج بە بەردەوامی بکەن، لەبەر ئەوەیە کە دەبینین لە پارک و شوێنە گشتەکانی زۆری وڵاتە پێشکەوتەکان و وڵاتانی ئەوروپا یاری شەترەنج دانراوە. کولتورێکشی لێ هاتووە. بەڵێ لەبەرەوەی دکتۆر ئێستا تۆ هەندێک یاساشم فێر بکە، بۆچی دووخانە ڕۆشتی؟ لە سەرەتای یاریەکە سەرباز یانیش پێشمەرگە پاوەند پێ دەتوانیتن یەک یان دوو بڕواتن. باشترە دوو بڕۆی؟ بە پێی ئەو شوێنەی کە یاریەکەی تێدا دەکەی. ئێستا ئیت و تەواوە چکە لەبەرەوەی کە دەتەوێت بیشۆپەکە لەوێن دەربینە دەرێ ئەمنیش تەواوە چکەم دەمەوێت کۆنتترۆلی سنتەری بۆردی یاریەکە بکەم. تەواو کەواتە ئێمە بۆ بردنەوە نایکەین، بەس هەم فێریش مەکەی. بەراورد لە ئێستاوە تەعادلین. تەواوە سپاس. دکتۆر، فەرخوازەکان زیاتر کامانن کە حەزیان بە یاری شەترەنجە لە یانەکەتانە؟ ئەوەی کە ئەمە سەرنجماندا لەو ساڵانەی ڕابردوو تاکو ئێستا بە تایبەتێک گەر خولی هاوینەی ئەو ساڵەکە باس بکەین کە زیاتر لە 200 ئارەزوومەند لە یانەکەمان فێری یاری شەترەنج بوون، ئەوانە زیاتر کە
داکوبابیان لە ئاسی ڕۆشنبیری هەتا ڕادەیەک لە مامناوەند بەرەو بەرزن ئەوانە زیاتر حەز دەکەن کە منداڵەکانیان فێری یاری شەترەنج بی ئەوەش لە پێی ئەو توێژەوەنانەوە دەرخستانەی کە لە دوای فێربوون یاری شەترەنج لە بۆیان بە دیارکەوتێ لەوانە کە دەبینن کە دوای ئەوەی منداڵەکەیان کە فێری یاری شەترەنج دەبیتن لە ڕووی کۆمەڵاتیەوە زۆر باش دەبی لە ڕووی لێکدانەوە زۆر باش دەبی و یارمەتیدارێکی زۆر باشە لە بۆیان لە بۆ کاتی خوێندن بە پێچوانەی ئەوەی کە خەڵک لە یاریەکانی کە تێگەیشتیان هەندە وە دوورکەوتنەوەیکی زۆر باشە لەو یاریە ئەلەکترۆنیانەی کە بەو ماوەیە کۆنتترۆلی زۆری خەڵک و ماڵەکانی کردیا لە ڕێگای ئایپاد و مۆبایلەکانیانەوە ئەوە پارێزەرێکی زۆر باشە دەکرێتن کە ببێتەوەی بەرزبوونەوەی ئاستی وریایی منداڵەکانیان باشە هەرچەنە ئێستا کاتی توێ گەر بجوڵی یان جارە ناتوێت بجوڵی باش دکتۆر کاتێ کە فێرخوازەکانتان ئەگەنە ئاستێکی باش چۆن تمۆحیەوەتان هەیە بیخەنە پاڵەوانێتی گیانیەکان تا ئێستا هیچ فێرخوازێک گەیشتۆتەوە ئاستە بەڵێ ئەمە جگەلەوەی کە لە پاڵەوانەکانی لەسەر ئاستی شاری هەولێر و یانش شەترەنج خانزان ئەنجام دەدرێن بە هەمان شێوە لە پاڵەوانێتەکانی کە لەسەر ئاستی عێراق ئەنجام دەدرێت بەشداری دەکەین بەداخۆ لەسەر ئاستی کوردستان ئەوە چەند ساڵە کە هیچ چالاکیەک نییە بەڵام لەسەر ئاستی عێراق چالاکی باش ئەنجام دەدرێتن هەم بۆ تەمەنەکان هەم بۆ گروپەکان هەم بۆ ویانەکان یاریزانەکانمان لە کوڕان و کچان ئەنجامی زۆر باشیان بەدەستینایە لەسەر ئاستی تاک چەندی پاڵەوانمان لەسەر ئاستی عێراقەیە لە پلەکان یەکەم و دووەم و سێم و لەسەر ئاستی تیپ دوایین پاڵەوانتی کە بەشداریمان کرد ئەوە بوو پاڵەوانتی یانەکان بوو بۆ تازە پێگەیشتوان و لاوان کە لە شاری مووسڵ ئەنجام درا لە تازە پێگەیشتوان توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین لەسەر ئاستی عێراق و لە لاوان پلەی دووەم بەدەستبێنین کە کۆی ئەو یانانەی کە تێیدا بەشداری بوون سیویەکیانە بوو و لە بەچکە شێرانیش پلەی دووەممان بەدەستبێنە بە هەمان شێوە کە لە شاری هەولێر ئەنجام درا بێجگەلەوەی کە ئەمە منافەسە و ململانەی لەگەر یانە گەورەکانی سەر ئاستی عێراق دەکەین کە پاڵپشتی بەهێزیان هەیە لەلایەن وەزارەتەکانی سەر بە حکوومەتی عێراقیەوە و لەلایەن کەساتیە عێراقیەکان ئێمە ئەو پاڵپشتیە بەهێزەشمان نیەوە ئەوان ئەمە پێنج ساڵی ڕێکە یانە شەترەنجی خانزاد تەنها نووسراو لە بۆمان کرا لە بۆ دابینکردنی خەرجیەکان و پێداویستیەکانی بەڵام هیچی نەگەیشتیتە مەرحەلەیەوەی کە خرج بکرێت و ببیتە بە پارە لە بۆی بتوانین ئەمە هەم لە ڕاهێنەرەکان هەم لە کەلوپەلەکانمان هەم لە یاریزانەکانمان یان لە هاتوچۆیان یانیش لە بەشداریکردنی پاڵەوانتەکان بۆیان خرج بکرێت تاکە پاڵپشت کە لە بۆیانەکەمان هەیە تەنها بەڕێز بەڕێوەبەری گشتی وەرزش دکتۆر شاکر سمۆیە و پاڵپشتی معنەیەمان لەلایەن بەڕێز پارێزگاری هەولێر کاک ئومێد خۆشناو هەیە جگە لەوەی چەند جارێک کە لە سەرۆکی زانکۆ و لایەنەکانی کە پاڵپشت دەکرێن بە هاندان بەڵام لە ڕووی داراییەوە لە بارەشی زۆر خراپە یانە شەترەنجی خانزاد لە هەمان کاتیش توانیتمان لەسەر ئاستی عێراق ململانەیەکی بەهێزیان لەگەر بکەین و لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی بەشداری بەهێزمان هەیە و ئەنجامی زۆر باشمان هەیە چەندین پاڵەوانمان هەیە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی چەندین جار پلەکانی یەکەم و دووەم و سێممان بەدەستینایە لەسەر ئاستی تاک و کۆ دوایین چالاکیش کە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریمان تێدا کردبوو ئەوە بوو کە یاریزانی کرد سارا مەسعود توانی لە ئۆلەمپیاتی عێراقی لە ڕێزی هەڵبژاردەی ئۆلەمپیاتی جیهانی لە ڕێژی هەڵبژاردەی عێراق بەشداری بکات و لە 100 باشترین یاریزانە کچەکانی سەر ئاستی جیهان دەربچیتن بە ڕیزبەندی 87 کە ئەوە هەم دەستکەوتەکی گەورەیە لە بۆ یانە شەترەنجی خانزاد هەم دەستکەوتەکی گەورەیە لە بۆ تاکی کورد بە تایبەتی کرد و لە بۆ عێراقیش بە هەمان جێ دڵخۆشی ڕاستە ئینشەڵا کە کچەکانمان و یاریزانەکان بەگشتی بگەنە و ئاستی کە لە ئۆلۆمپیاتە جیهانیەکان بەشداری بکەن دکتۆر من خانێکی دیکە جوڵام ئەگەر کاتی تۆ بێت ئەم بیشۆپەکەم هینە باشە ئێستا من چی بکەم؟ ئەتو بیدایەتەکە دەکرا بەنەوعەچکە دەست پێ بکەی بەزەسە دەکرێتن بیشۆپەکەت بینە ئەو خانەیە چکەوە بەڕاستی ڕاز نییە دووجار جولیەک لێک کاتی بجولێتن وەختت لێ دەباتەوە وایە ئێستا باشترە بیشۆپەکەت بینێ ئێرانە ئەمە
ئەو وەزیرە فیلەکە بەڵێن من ناوا تێگەیشتم فیل و وەزیر و مەلیک ئێتەوە من ئەوەی کە خولی فێرکردنەکانمان منداڵەکانمان لەسەر زمانە ئینگلیزیەکان زیاتر فێر دەکەین ئەگەر ملاحەزت کردبیتن ئەوە بۆردەکە لەسەر حرفەکان دەست پێ دەکاتن و لەگەر ژمارەکان خانێ بەڵێ ئەجا ئەو هایان فێر دەکەین کە ئێستاما بەرنامەی خوێندنمان هەیە ئاستەی باش ڕۆیشتە لەگەر وەزارەتی پەروەردە لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی چاپەمەنی و پرۆگرامەکان لە 7 پەیمانگا ئێستا شەترەنج وەگوانەیەک دەخوێندرێتن ئەو پەیمانگانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەن ئەوەی کە لە پۆلی نۆوە دابی لە بۆی دەڕوا ئێستا کە خەریک ئەوەن کە ئەو ساڵەکە بکرێتە بواری جێبەجێکردن لەم بەرنامەی خوێندنەکە ئەوێ 3 کتێبمان حازر کردێ لە پۆلەکانی 3 و 4 و 5 تایبەت بە یاری شەترەنج پاڵپشتە بە ئەو سەرچاوانەی کە بەو ستاندەرەکانی کە پرۆگرام و خوێندن جێبەجێ دەکات لەگەر ستاندەرە نێودەوڵەتیەکان کە لە وڵاتانی تر جێبەجێ دەکرێتن لە وڵاتە بەهێزەکان لە پێشکەوتوەکان بەهێزەکان لە یاری شەترەنج لەوێندەرە سەرچاوەکانمان هینایە ومێدەوارین کە لە ئەو ساڵەکە بخرێتە بواری جێبەجێکردن لە یان وانشی سربەخۆ یان هاوکات لەگەڵ نەی وەرزش باشە دکتۆر هەرچەنە پێم خۆشە زۆر زیاتر قسە بکەین و هەمیاریەکەمان تەواو بکەین بەڵام دەرفەتی پرۆگرامەکە هەر ئەوەندەیە من و تو یاریەکەمان هەڵەگرین پێم خۆشە هەم لایەنەکە بێم و سەردان بکەم و بەشداریش بم لە یاریەکە چونکە ئارەزوومە زۆر یاری شەترەنج من زۆر خۆش حاڵ بووم بەو هیوایم کە هەمیشە جێگە دەستان دیار بێ و فەرخوازەکانتان بگێنە ئاستی پاڵەوانە جیهانیەکانیش زۆر سپاسان دەکەم بەس حەز دەکەم لە ڕێی بەرنامەکەتانەوە داوایەک لە حکوومەت بکەم بە تایبەتی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بابەتی خوێندنی یاری شەترەنج هاوکارمان بن پاڵپشتمان بن لە بەرەوەی ئەوە دەبێتە بەهێزبوونی تاکی کورد و دیتنەوەی ئەو بلیمەتیانەی کە لە ناو تاکی کورد هەیە کە بە دڵنیایی و ئەنجامی زۆر باشی دەبی و هاوکاری یانەکەمان بوو بۆ هیواین سەرکەوتوو بنیش زۆر سپاس بۆ ئێوەش